تا ئێستا نەتوانراوە یاساکانی تایبەت بە پاراستنی مافەکانی کرێکاران بە تایبەت یاسای ژمارە 71 ساڵی 1970 و یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵاتی ژمارە 39 ساڵی 1970 هەموارکراو بە یاسای ژمارە 4 ساڵی 2012 شەوە وەکو خۆی جێبەجێ بکرێت. ئەوانەی دەستەبەری کۆمەڵاتیشیان هەیە گرفتی گەورە و ڕۆتینیاتی زۆریان بۆ دروست دەکرێت بۆ وەرگرتنەوەی لە کاتی پێویستدا. بەڵێ دیارە وەرگرتنەوەی بابەتی ئەسڵەن پێش هەموو شتێک تۆمارکردنی کرێکار لە سندوقی خانشینی و دەستەبەری کۆمەڵاتی یەکێکە لە بەرگە گرنگەکانی دەقی یاسای خانشینی و پێویستە هەموو کرێکاران و کارمەندانی کەتی تایبەت لەو سندوقە تۆمار کرێت. بابەتی ئەوەی وەرگرتنەوەی پاداشی کۆتایی خزمەت یان چارەسەرکردنی کرێکار لە کاتی برینداربوون و پەرکەوتن ئیلاخری پێویستی بە کۆمەڵێک ڕێکارە کە کرێکارەکە بێ خۆی پێی هەسێ یاخود سەندیکاکانی تایبەتمەند بە کرێکاران ئەم هەڵمەتی داکۆچیە بکەن. ڕاستە مەسەلە کۆمەڵێک ڕۆتینیاتە چکە وەزارەتی کار و بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتیش لە چوارچێوەی منزومەی حکوومەت یاریمی کوردستانە کە تووشی هەمان ڕۆتینیاتی دامەزراوەکان بۆ لە هەرێمی کوردستان. بەڵام خاڵێک گرنگە کە ئێمە و کرێکاران و میدیاکارانیش ئاگاداریەوە بن ئەم مافە ڕاستە ممکنی تایە دوا بکەوێت ئیمکانی تایە ماندووبوونی بوێت بەڵام ناخورێت و مافێکی زامن کراوە. کرێکار لە کاتی کاردا تووشی هەڕووداوێک ببێت بیمەیەکی تەندروستی نییە بۆ چارەسەرکردنی لە کاتی پێویستدا. هەش بێت وەرگرتنی هێندە قورس دەکرێت لەسەری کە لە کاتی خۆیدا فریای ناکەوێت. تا ئێستا تەنها 45518 کرێکاری ناوخۆیی دەستەبەری کۆمەڵاتیان بۆ کراوە لە کاتێکدا تەنها لە کەتی تایبەت 700,000 کرێکار هەیە. ئەوە دەردەخات پرۆسەی دەستەبەرکردنی کرێکاران زۆر خاوە وەکو پێویست نەبووە. یەکێ لەو کێشانە ئەوەیە کە کرێکار لە کاتی پێویستە نەخۆشکە بۆ نمونە تەکلوفەی نەخۆشیەکەی پێویستی بە پارەکە بێت لە کاتی خۆی بۆی وەرناگیرێتەوە. ئەمە هیچ لەو کێشانەیە کە بەرەڕووی کرێکارە بێتەوە. یەکێک لەو حاڵەتانی تریشی کە ئەگەر عملیاتیشی کرد تووشی نەخۆشیەک بوو وەزعێکی هەبوو ئەو پارەی لە کاتی پێویستە بۆ وەرناگیرێتەوە. پێویستە یاسای کار تعدیل کرێ بۆ دەستەبەری کۆمەڵایەتی وای لێبێت کە کرێکار لە هەر حاڵەتێکی تاری و ئێمەرجنسیە پێویستی بۆ پارەیە بوو پارەکەی بدرێتەوە بۆی سوودی لێ ببینێ. بەڵێ زۆرینەی کرێکارانی ناوخۆیی تا ئێستا متمانیان بە وەرگرتنەوەی ئەو دەستەبەرە نییە کە وەزارەتی کار هەیەی و زۆرێکیشان تا ئێستا ئەو ڕۆشنبیریان نییە بۆ دەستەبەری کۆمەڵاتی. هۆکاری دیکەش ئەوەیە خاوەنکار ئامادە نییە ئەو بڕە دەستەبەرە بۆ کرێکار بدات و پابەند نابن بە یاساکانەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.